سلام ناراحت نفس زعفر ئەمڕۆ باسی مێژووی سەدام حوسێن ئەگەین سەرەتای دەستپێکردمان بە ڤیدیۆیەکە بێت فەرمونێ و بینە ود العدوان الصهيوني المستمر يصيبها ما شاء الله. صدام حسين المجيد رئيس جمهورية العراق. ژانی سەدام حوسێن ناوی تەواوی سەدام حوسێن مەجید تکریتیە لە 28 نیسانی ساڵی 1970 لە گوندی هاجی سەر بە شاری تکریت لەدایک بووە. باوکی سەدام 6 مانگ پێش لەدایک بوونی بەهۆی نەخۆشی کۆچی دوایی کرد و براگەورەکەی لە تەمەنی 13 ساڵی بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە مردووە. دایکی سەدام ناوی سوبحات الفاحە کوڕە بچووکەکەی ناودەنێ سەدام واتە و کەسی کە توانای بەرەنگاربوونەوەی هەیە و سەدام تا تەمەنی 3 ساڵی لە ماڵی خاڵی پەروەردە دەکرێت و خاڵی بە تۆمەتی تێوەگران لە کودەتایەکی سەرنەکەوتووە خێتە زیندان و سەدام دەنێرێتە ماڵی زرباوکەکەی و سەدام لە زرباوکەکەی سێ برای بێ بە ناوی وەتبان و بەرزان و سەعاوی. ئەمەش براکانی سەدام حوسێنن بارزانە و وتبان. پلەپۆستەکانی سەدام بێجگوی ببێتە سەرۆکۆماری عێراق چەند پۆستێکی کردە وەکو سەرۆک وەزیر، سەرۆکی ئەنجومەنی شۆڕشی عێراق، سکرتێری سەرکردایەتی هەرێمی، فەرماندەی گشتیە هێزە چەکدارەکانی عێراق و سەرۆکۆماری عێراق. سەدام بەرپرس بوو لە کوشتەی 2 ملیۆن کەس لە تورک و عەرەب و لە کورد عەرەب تورکمان فارس و ساڵی 1957 پەیوەندی بە ڕیزی حیزبی بەعسەوە کرد و لە 7 تشرینی ساڵی 1959 لە پلانی بۆ تیرۆکنی عەبدولکەریم قاسم یەکەم سەرۆک وەزیر شکستیانە نابووە. سەدام بەرەو سووریا هەڵهات، لەوێ بەرەو قاهیرەی پایتەختی میسر ڕۆشتن و لە ساڵی 1963 لەوێ ساجلەی کچی مامی مارە ئەکات و دەگەڕێتەوە عێراق. سەدام ئەکرێ بە بەرپرسی ئاسایشی نەتەوەیی. ساڵی 1969 ئەکرێتە جەگری سەرۆکۆمار. سەدام لەو ماوەی بەس بەناو جەگرە بێت چونکە هەموو کارەکانی سەرۆک پیادە ئەکات و لە ساڵی 1970 بوو بە چوارەمی سەرۆکۆماری عێراق و لەو ماوە ساڵی 1970 جەنگی نێوان عێراق ئێران دەستی پێکرد کەوەش ساڵی خاند و بە درێژترین شەڕی سەدە دیاری کرا و بووە هۆی کوشتنی 5,000 کوردیان کردیان و وێستەروشەمبوونی 10,000 کورد، ئەمەش بۆ لاوازکردنی شۆڕشی کوردی. کەسانەجێگەکانی سەدام عەبد مەحموود، عەبد حەموود محەممەد خەتابی تکریتی لە ساڵی 1956 تکریت لەدایک بووە. لە ساڵی 1970 پەیوەندی بە ڕژێمی بەعسەوە کردووە و سکرتێری سەدام بووە تاکە کەس بۆ کەوتوانێت بەچەکەوە بچێ بەلای سەدام. لە کۆتا دەرکەوتنی لەگەڵ سەدامە ڕۆژی 8 نیسانی ساڵی 2003 بوو. ڕۆژی پێش ئەوەی ئەڤینگە بێتە ناو عێراق. پیاوی دووەمی وڵات ئیزەد ئیبراهیم توری لە 1 ساڵی 1942 لە پارێدەر سەلاحەدین لەدایک بوو. بەهۆی خزمەتی لەگەڵ سەدام پەیوەندی بە حیزبی بەعسەوە کرد و لە تەمەنی 14 ساڵی ئیشی سەڵفرۆشی بووە کە ئەویش لەو تەمەنەدا باوکی مردووە. طارق عەبدولعەزیز ناوی تەواوی میخایل یوحەنایە لە قەزای تیرکێفی سەر بە پارێزگای مووسڵ لەدایک بووە. لە سەرەتا ساڵی 1950 پەیوەندی بە حیزبی بەعسەوە کردووە. بە خوێندەوارترین پیاوی سەدام ناوراوە و ساڵی 1963 بەشی ئینگلیزی تەواو دەکات و ساڵی 1974 دەبێتە وەزیری ڕاگەیاندن. ناسراو پیاوی دیپلۆماسیەکەی سەدام ساڵی 2015 لە سجن لە تەمەنی 70 ساڵی بەهۆی نەخۆشی کۆچی دوایی دەکات. حکمت عەزاوی حکمت مزبان ئیبراهیم عەزاوی ساڵی 1934 لە پارێزگای دیالە لەدایک بووە. بەکالۆرۆسی لە کۆلێجی ئابووری زانکۆی بەغا بەدەستهێناوە و لە ساڵانی 50کان پەیوەندی بە حیزبی بەعسەوە کرد و ئەندامی سەرکردایەتی شۆڕش بۆ ساڵی 1972 هەتا 76 وەزیری دەرەوەی عێراق لە ساڵانی کۆتایی بوو بە وەزیری بازرگانی. ساڵی 1970 کرا بە جێگری سەرۆک وەزیر. لە ڕۆژی 19 نیسانی ساڵی 2003 لەلایەن پۆلیسی عێراقی دەستگیر دەگرێ و پاش 9 ساڵ لە زیندانی کردن
ساڵی 2012 بەوەی نەخۆشی شەرپەنجە کۆچی دوایی دەکات. فازڵ بەڕێک ناوی تەواوی فازڵ بەڕێک حوسێن ئەڵناسریە ساڵی 1942 لە تکی لەدایک و لە تەمەنی 16 ساڵی بوو بە ئەندامی حیزبی بەعەز و لە گەنجەوە هاوڕێی سەدام بوو ساڵی 1962 کۆلێجی سەربازی تاوا کرد ساڵی 1969 بۆ بە بەرپرسی ئاسایشی کۆشکی کۆماریکە ئەو کاتی هەستیاتین کۆش بووە کە بۆ پەیوەندیەکانی سەدام لەگەر دەروی وڵات بەکارهاتووە بۆ ساڵی 1976 کراوە بەڕێوەبەری گشتی ئەمریکا پۆستێکی زۆر هەستیار بووە مدیری هەموو ئەمنەکانی عێراق و توانای دوورخستنەوەی کەسە گەورەکانی هەبووە و بەهۆی زیرەکی وریاوی توانیویەتی بەرزانکەیتی زڕڕای سەدام لە پۆستەکەی دوور بخاتەوە و لە ساڵی 1992 لەلایەن حیزبی بەعس خۆی و گولەباران کراوە بە تۆمەتی خیانەت. سەدام و ئەنفال لە ساڵانی 1970 چەند ناوچەیەکی کوردستان کیمەباران و ئەنفال کرا بە مناڵ و پیا و ژن لە باشوور وەک کیمەبارانکردنی هەڵەبجە و بادینان و بەشێکی گەرمیان چەند شارێکی ڕۆژهەڵات کە بکەرەکان عەلی حەسەن مەجید و بارەق عەبدوڵڵا بوو. بارق عەبدوڵڵا لیوا ڕوکن بارق عەبدوڵڵا حاج حەمتە فەرماندەی لیوای هێزی 66ی تایبەت لە ساڵی 1950 لەدایک و ڕۆژنامەی کۆلێجی هێزی تایبەتی لە گاردی کۆماریە کەنگاردی کۆماری هێزێکی تایبەت بۆ بە سەدام و بە فەرمانی خۆی جوڵاون و لە ساڵی 1970 بەشداری کارای هێرشەکانی ئەنفالی کردووە و لیواکەی بارق بە قوارخاسە ناسراوە بەشداری ئەنفالی گەرمیان و دەشتی کوێ و ناوچەکانی شوان کردووە و ساڵی 1991 بەدەستی سەدام خۆی کوژرا کاتێک کە لە شەڕی کوێیت سەدام فەرمانی کرد بە پاشەکشە بەڵام سەدام لە کۆبوونەوەی ئەنجومەنی وڵاتەکەی داوای کرد کە نەکشێنەوە شوێنەی بارق عەبدوڵڵایە و ئەو ناڵە مناڵێکی مەسیحیە کرد لە تەمەنی 14 ساڵی لە شاری کەرکووک کۆچی دوای کردوە بە نەخۆشی شەرپەنجە. سەدام لە کاتی شەڕی ئەمریکا و عێراق سەدام لە ساڵی 2003 لەلایەن ئەمریکا هێرشی کرا سەرلای لە ماوەی 4 ڕۆژ دەسەڵاتی لەدەستیا و کوژرا کوڕە بچووکەکەی بە ناوی قوسەی کوژرا. ئەمە وێنەی قوسەی و مستەفا کە کوڕی قوسەی بوون لەگەڵ ڕدەی لەیەکێک لە کۆشکەکانی فەرماندەی لیوای گاردی کۆماریمانەوە بەڵام لەلایەن ئەمریکا و هێرشی کرایە سەر کە هەواڵێنەدا هەرسێکیان کوژران پاش 6 ساعت لە شەڕکردن. ئەمە شوێنەی پەیکەرەکەی سەدامە کاتێ دەسەڵاتی دەستنامێنێ و بخێن. سەدام و ڕوخانی لە 9 نیسانی ساڵی 2003 سوپای ئەمریکا گەشتە ناوەندی شاری بەغدا کە بە گۆڕەپانی فیردۆس ناسرا بوو و پەیکەرە برۆنزەکەی سەدامیان لە گۆڕەپانی فیردۆس تێشکان لەو ڕۆژە دەسەڵاتی سەدام و حیزبی بەعس بە تەواوی کۆتایی پێهات. سەدام و سزا لە 11 کانونی یەکی ساڵی 2003 لە شاری تکریت سەدام حوسێن دەستگیرکرا لە باخەکەی مناڵی خۆیاندا لە مەنتیقەکەی خۆیان و لە دادگای تاوانەکانی عێراق دادگاییکرا لەلایەن دادوەڕە و ڕەشید دادگایی کرا حکمی لە سێدارەدانی بۆ دەرچوو لە 30 کانونی یەکی ساڵی 2006 حکومەکە جێبەجێ کرا ڕێکەوتی یەکەم ڕۆژی جەژنی قوربان بوو. سپاس بۆ گوێگرتن.